بەروە گرانبوونە بەروە هەرزانی نییە احتمادی هەیە گرانتر ببی لە هەر تەنەشی 50,000 35,000 تا 50,000 چتە سەرێ بە قورعانەوە گومانیا لێیە گومانە هەیە زیاتر بەروە بەرزبوونەوەی هێدی ڕۆژ بە ڕۆژ شتێکی چتە سەرێ ئەو جوێی مافرۆشی ناوخۆوە ئۆکرانیشە ئۆکراینەکە سپیە لە ئۆکراینیا و لەو دەوڵەتە ئەزنەبیانە ڕادێ و مەشتێرانە ئەکڕین و بە مەبلەغەکی برێم بە دەوری 470 لۆمەدێ ئەمەش بە 500 شتێک زیاتر ئەفرۆشینەوە زۆی ڕەشیش ئێستا بە 500 نالۆدێ بە 600 و 550 ئەوان شەفرۆش بە قورعان ناوەڵڵا هەموو سارێ وەنیە هەندێک سارا بینی باشترە فەرقی هەیە بە ساڵە گۆڕێ ئێستا بچی بریم کاوشتی وەش کا پێش ئێستا بە چاری بوو بە چاری شتێک زیاتر کەمتر بوو دوێ شێوەی تەلەفۆنم لۆ کرد لۆکایە ئەیگو 7,000 یعنی زۆتی 2,000 شتە سەری من هەرچەندە شت گران بی ئەو مارات ئەستەسا ئەو ماراتێک کە تۆسە ئەو ماراتش دەبی کابراش گۆشتەکەش تحسیل لە گۆشتەکە گۆشتیش گرانترێبی و برێم گەن و جۆ ئەوشتانە هەردیش گران بووە هەر پێش ئێستا ماوەک پێش ئێستا لە دەوری 16 و 17 ئەوانە بوو ئێستا ئەمە بە 22 یا وەرەگرم ئێستا بەخۆ بە 22 یا وەرەگرم یاحتمە خۆدەی بە 26 بدەمەوە ئەری وڵا هۆکارە هەموو شتێک بەروەگرانی هەموو شتێک فەرقی کردی و گران بوو واللهی زۆر گرانە بەڕاستی ئەوە هیچ خێری لۆ مەنێشتە گۆشتش لە بازاڕە گران بووە سپیاتی حیوانە شەر گران بووە هیچ خێری نەما لۆمە هیچ ئالیک زۆر گرانە ئێستا هاتیمە جۆی بکڕم تەنی بە 550,000 تەنی بە 20 ڕۆژیە کەواتە ئەمن 3 مانگە 4 مانگە ئالیک بدەم لە زەرەرم لە بەروبوومێ و حیوانەی لە ئاژەلداریەمە صاحب ئاژەل زەرەرماندین بەڕاستی داوا لە حکوومەتەکەین ئاڕۆچین لێوە دەن و ئالی کەرگرانە کەیەکە گرانە جۆ گرانە هەموو شتەکە گران بووە دا و دەرمان گرانە دەرمانەکان زۆر گرانن پێویستیشین بە هەمیامە صاحب مەڕ و ماڵاتەکان داوا لە حکوومەتەکەین پێداچوونەوە چێ لە دوو بکە ئاڕۆچین لێوە دەتەوە